ئێمە ئەمڕۆ کوبەری پشتیوانی ڕۆژئاوا کە ساڵانێکە ئەمبەرێ دامەزراوە بۆ پشتیوانیکردن لە خوشک و براکانمان لە ڕۆژئاوای کوردستان لێرە کۆبوونەتەوە بە مەبەستی ڕاگەاندنی دووبارە پشتیوانی بۆ ئەو یاداشتەی کە لەلایەن 33 حزبی خۆرئاوای کوردستانەوە ئامادەکراون بەستی چەسپاندنی ناوچەی دژەفڕین ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەوە و یاداشتی پشتیوانی خۆمان خوێندەوە بە مەبەستی ئەوەی کە هیچ نەبێلانی کەم سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی ڕابکێشین بۆ ئەو کێشە و ئاشۆ بوو ئاستەنگانەی کە لە کاتی ئێستایە و بە تایبەتر لە ڕۆژی ئەمڕۆیە کە 19 مانگە کۆبوونەوەیەکی لوتکە هەیە لە تاران لە نێوان هەریەک لە تورکیا تورکیا رووسیا و ئێران سەرنجی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەو دۆخە ڕابکێشین بۆ ئەوەی لانی کەم بە شێوەیەکی جدی ئەدامانی کۆمەلگای نێودەوڵەتی بێخۆی لە وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەبینێتەوە یا خود ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە شێوەیەکی جدی لە بابەتەکە بڕوان و بێنە سەرخەت بە تایبەتی ئەوەی کە دەکاتی ئێستاە لە سەروبەندی ڕوودانە بریتە لە هێرشێکی داگیرکاری بە پێی یاسا نێودەوڵەتیەکان بە پێی دابوونەریتی نێودەوڵەتی و لە هەما کاتیشا بریتێ لە پێشەرکاری بۆ بنەماکانی مافی مرۆڤ شکێمە بۆ خۆمانەزانین دەرەنجامی شەڕچی لێ ئەکەوێتەوە هەر لە کوشتار و هەر لە کۆمەڵە تاوانی جەنگ و هەر لە کاولکاری و ئاوارەبوون و ڕاوەدونانی کۆمەڵی خەڵکی سیڤیل ئەمە لە کاتێکە کە وڵاتی تورکیا بە هیچ جۆرێک جیاوازی ناکات لە نێوان ئامانجە سەربازیەکان لەگەڵ ئامانجی خەڵکی سیڤیلە لەو ڕوانگەیەوە مەترسی هەیە لەسەر خۆرئاوای کوردستان و تەنانەت لەسەر خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و لە هەمان کاتیشە ئەمەی کە تورکیا ئەیکە بریتێ لە پێشێلکاری بۆ کوی ئەو ڕێکەوتنامانەی کە چ دوو قۆڵی بن چفرە لایەن بن کە زیاد لەو سنوورانەی لەو ڕێژەی کە دیاری کراوە بەنسبەت سووریا لە 5 کیلۆمەترە بەنسبەت عێراق 10 کیلۆمەترە بە بیانووی دروستکردنی پشتێنی ئەمنی بە بیانووی پاراستنی ئەمنیەتی تورکیا بە هەموو جۆرێک تورکیا هێرشی داگیرکاری خۆی دەست پێ ئەکا چ بۆ باشووری کوردستان بێکە لە ڕووی جوگرافیای سیاسی و لە ناو وڵاتی عێراقا و هەرێمی کوردستانە چ بۆ خۆرئاوای کوردستان بێ کە بەشێکە لە ئێستا لە سووریا و لە هەمان کاتیشە ئەمە گومانمان لەوە نییە و بووە بە مۆرکی پرۆسە سەربازیەکانی تورکیا کە ڕەچای بنەماکانی مافی مرۆڤ ناکە گوێ بۆ بنەمایانە نایات کە لە هەر چوار ڕێکەوتنامە نێودەوڵەتێکی جنێفە ئاماژەی پێدراوە لەگەڵ دوو پرۆتۆکۆلە پاشکۆکانی و لە هەما کاتیشا لە هەر چێرش و پرۆسێکی سەربازی ئەمە بینی ومانەکە وڵاتی تورکیا چەکی قەدەغە کراو پێشێلکاری بنەماکانی مافی مرۆڤ ئەمانە هەر هەمووی ئەکات و بەکاری ئەهێنێ لەم ڕوانگەیەوە ئێمە و کوبەری پشتیوانی خۆرئاوای ئەمە درک بە مەترسیەکانەکەین و ئاگاداریشین کە پیلانێکی نێودەوڵەتی هەیە بۆ ڕووخاندنی خۆسەری ڕۆژئاوا و لە هەما کاتیشا بێت دەنگێکی گەوری کۆمەلگای نێودەوڵەتی هەیە بەرامبەر بە ئیدارەی خۆسەر ئەمە لە کاتێکدایە کە ئیدارەی خۆسەر وەکو ئیدارەیەکی خۆ بەڕێوەبەری لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕۆڵێکی گەوری هەبووە لە هاوپەیمانی نێودەوڵەتی چ وەکو ئەندامێکی هاوپەیمانەتێکە چ لەسەر ئەرزی واقع بۆ ڕۆبەڕۆبوونەوە لە ناوبردننی داعش مەسەلەی هێرشکردنە سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و پەلکێشەکانی تورکیا خۆی لەوە نابینێتەوە کە ئەم ئیدارەی لە ناوبەرێ یاخود پێشێلکاری مافی مرۆڤ کات و کۆمەڵە پرۆسی سەربازی لە دەرەوەی جەنگی نیزامی بکات ئێمە مەترسی ئەوەشمان هەیە کە ئەم هێرشە تەنها هێرشی سەربازی نیە لای ئێمە ڕوونە هەر پەلکێشێکی تورکیا بۆ باکوور و خۆرهەڵاتی سووریا دەرەنجامەکەی ئەوە ئەبێت کە دووبارە شانە نووسەکانی داعش کە بە تایبەتی لە ئێستا خەریکی خۆڕەخستنەوەی خۆیانن بۆ بەپی ئەو زانیاریە استطلاعی و استخباراتیانی کە هەنێ دام و دەستگا بڵاوی ئەکەنەوە و لە هەمان کاتیشا ژماری زیاتر لە 10,000 دیلی داعش لە خۆرئاوای کوردستانە و زیاتر لە 100,000 خێزان و خانەوادە و مناڵی داعشەکان لەناو ئەو کەمپانن کە لەلایەن خۆرئاوای کوردستان و ئەپارێزنن لەو ڕوانگەی و ئەم پەلکێشیانی تورکیا ئەبێتە هۆی دووبارە سەرهەڵدانەوەی داعش کە ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی تێکەیەوە لە هەمان کاتە وێرانکاری ئاوارەیی تێکدانی دیمۆگرافیای ناوچەکانی لێ ئەکەوێتەوە. بەرەی پشتیوانی ڕۆژئاوای کوردستان پشتگیری لە یادداشتی 33 پارتی سیاسی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەکات کە داوای چەسپاندنی ناوچەی دژەفڕین لە سنووری قەڵەمڕەوی ئیدارەکەیان دەکەن. گەلی کورد و نەتەوەکانی تری ناو چوارچێوەی ئیدارەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژئاوای کوردستان لە 2011 بەدواوە لە پێناو هێنانەدی ئاشتی و سەقامگیری و لە چوارچێوەی پاراستنی ڕەوادا بە هاوکاری و هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش شەڕی گروپە تیرۆریستیەکان لەسەر و هەمویانەوە داعش دەکەن کە سەرنجام بە شەهیدبوونی زیاتر لە 12,000 شەهید و 30,000 بریندار توانراوە ئیدارەی خۆسەری لەسەر پێی خۆی بۆستێنرێت.
ئەوەی بەلای ئێمەوە جێگەی سەرنجە هەر جارە و لەژێر بیانویەکدا دەوڵەتی تورکیا بە هاوکاری گروپە تیرۆریستەکان و بەکارهێنانی قەدەغەکراوەکان هێرش بۆ سەر شار و ناوچەیەک دەکات و داگیری دەکات. ساڵی 2010 ئەفرینی داگیر کرد. ساڵی 2019 سەرێکانی و گرێسپی داگیر کرد. لەو کاتەش بە دواوە لەسەر زەوی بەردەوامە لە تۆپبارانکردنی ناوچەکان و ڕۆژانەش لە ئاسمانەوە بە فڕۆکەی بێفڕۆکەوان کردەی سەربازی ئەنجام دەدات. ئێستاش جارێکی تر دەوڵەتی تورکیا بەنیازە هێرشێکی تر بکاتە سەر ئیدارەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و زیاتر لە ناوچەیەکی تر داگیر بکات. لە کاتێکدا هێزەکانی هەسەدا گرنگترین هاوپەیمانی ناو هاوپەیمانی نێودەوڵەتین بۆ ڕوبەڕووبەرەوەی داعش هەژمار دەکرێن و تورکیا ئەندامێکی هاوپەیمانێتەکەیە. دەبێت ئەمریکا و رووسیا و نەتەوەی گرتوەکان هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش، ناتۆ، یەکێتی ئەوروپا و دادگای مافی مرۆڤی ئەوروپا، کۆمکاری عەرەبی، هێز و لایەنە سیاسیە کوردیەکان لە هەر چوار پارچەی کوردستان، حکومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و کەسایەتە دیموکراسیەکانی جیهان ئەو ڕاستیە باش بزانن. دەوڵەتی تورکیا وەکو پێشوو بەتەمایە جارێکی تر هێرشی داگیرکاری بە مەبەستی فراوانکردنی هەژمونی خۆی لە ناوچەکە بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەنجام بدات. بە هەر نرخێک بووە وەستانەوە و بۆ ڕێگریکردن لەم هێرشە چاوەڕانکراوە ئەرچی ئەخلاقی هەموو لایەکە و لە ئەگەری هەڵگیرساندنی شەڕیشدا لێکەوتە خراپەکانی لە نمونەی ئەنجامدانی تاوانی جەنگ بەهێزبوونەوەی داعش لە ئەستۆی دەوڵەتی تورکیا خۆیدایە.